ئەم بابەتە گرنگە و لەگەڵ بەردەوامی و جگەلەوەی کە پێویستەکە هەرێمی کوردستان هەر یەک هەر تاکیکی بەردەوام بێت لە ڕوبەڕووبوونەوەی گەندەڵی هەموو دام و دەستگاکان کاری بۆکەن. ئێمە بابەتەکە لەگەڵ بەڕێز دکتۆر ڕامیار واڵزی سپۆڕی ئابووری گفتوگۆکەین زیاتر قسەی لەسەرەکەین. دکتۆر بەخێراتیەم کاتت باش. کاتت باش، ڕۆژ باش. زۆر سپاس. کاتێ وترێت استراتیژی ڕوبەڕووبوونەوەی گەندەڵی پێوەرەکانی چییە و چۆن ئەتوانرێ بکرێتە بنەمایەکی کللتوری کاڵب کللتوری واتە ڕوبەڕووبوونەوەی گەندەڵی وەکو کللتورێک سیر بکرێ خەڵک لە جێگەی خۆیەوە تا ئەگاتە دام و دەستگا حکوومیەکان پەیڕەوی بکەن. زۆر باش، ڕۆژی وبنێران باش. طبعاً دیاردەی گەندەڵی ئەوەندە کۆنە لەگەڵ کۆمەڵگەی مرۆڤایەتیەوە دەست پێ دەکات و تاوەی کە دنیا بەرەو پێش بڕوا و کۆمەڵگە بەرەو پێش بڕوا گەندەڵیش تەتەوڕەکات چونکە تاوەی کە مەسەلەن ئەوانەی کە ئەو موەسسانەی کە محارەبەی فەساد و گەندەڵیەکەن ئەوانەی کە گەندەڵکانە ڕێکاریکە ئەبینەوەی کە بتوانن ئەوانیش بەرەنگاری ئەو خاوێنیان ئەو نەزاهاتە ببنەوە. لێیە بەردەوام دەبێ ئەو موەسساتانەی کە دژە گەندەڵینە بە سوودوەرگرتن لە ڕێکخراوەکانی نێودەوڵەتی بە تایبەت ڕێکخراوی شەفافی نێودەوڵەتی و ئەو منەظەماتانەی کە پێوەر یان ستاندار دادنێن لە ڕوبەڕووبوونەوەی گەندەڵی هاوکاری وەرگن هەماهەنگی وەربگرن لەوەی کە بتوانن بەرەنگاری گەندەڵی ببنەوە پێشەوەی کە ئەنجام بدرێت چونکە ئەو موەسساتانەی کە وەکو دەستەی نەزاها وەکو دیوانی چاودێری دارایی یان لیژانی تەفتیشی ئەوانە کۆمەڵ لیژ لەسەر کۆمەڵک لە ڕێنمایی و پێوەردەکەن لەوەی کە بەدوو قۆناغ ئەوانەی کە ئەو شوێنانی کە گومانی گەندەلیان تێدایان ئەو شوێنانی کە گەندەڵێت ئەنجامدرا لەوەی کە ڕوبەڕوو دادگا بکرێنەوە قۆناغیشکەوەی کە پێشەوەی کە ئەنجام بدرێ محارەبە بکرێتەوە. ئەوەش لە ستراتیژیەت کابینەوەی حکوومەتی هەرێمی کوردستان بە سەرۆکایەتی کاک مەسرور کە هاوتا لەگەڵ خواستی خەڵک بڕیاریان داوەیە کە کۆمەڵک ڕێکار جێبەجێ بکەن بە هەماهەنگی لەگەلایەنە پەیوەندیدارەکان لەوەی کە پێشەوەی کە گەندەڵی بکرێت پێشەوەی کە بگاتە مەرحەلەی بەهدەردانی سامانی گشتیان بەهدەردان لە دەسەڵاتی گشتی لەوەی کە ڕوبەڕوو بکرێتەوە یان ڕوبەڕوویان ببنەوە لەوەی کە دبینیمان لە کابینەی نۆ بەو شێوەیە کە محارەبێکی زۆری فەساد یان زۆری گەندەڵی کرا لەوەی کە بە ئەمەش بە کۆمەڵک قۆناغدا ڕۆیشت کە بریتی بوو لە بە دیجیتاڵکردنی کۆمەڵک کاروبارەکانی حکوومەت یان دانانی بنیەی تەحتی لەوەی کە ئەو شوێنانەی کە بوونی گەندەلیان تێدایان ئەوەی کە مەجای گەندەلی فەسادیان تێدایە بە ئەلکترۆنی بکرێت لەوەی کە محارەبە بکرێت پێشەوەی کە ئەنجام بدرێت. دکتۆر ڕامیار با بگەڕێمەوە لای تۆ بەیەکەوە بینیمان وتەکانیان بە تایبەت قسەکانی سەرۆکی دەستەی حکوومەتی فدرال باسی وی کرد کە لە عێراق ئامادەن ڕوبەڕووی گەندەڵی بنەوە بەڵام ئێوە بە پێی پسپۆڕیەکەتان هەتانە و چاودێرێکی بەردەوامی لایەنە ئابوووریەکەی عێراقن بەگشتی و هەرێمی کوردستانیش ئێوە ئەو شەفافێتی کە ئەیبینن لە هەرێمی کوردستان بەراورد بە عێراق چۆنە؟ بڵێ چکە یەک لە خاڵە سەرەکیەکان کە ئەو وڵاتانێک کە بەدەست گەندەلیەوە دەناڵێنن ئەو وڵاتانە کە لە ژێرسای حکومی دیکتاتۆریدا پەروەردە بوون و ئەو قانون تعلیماتانەی کە لە سەردەمیەوانە دروست بوون. عێراق لەبەرەوەی کە فترەیەکی زۆر ئیدارەی و سەرۆکایەتەکەی لە ژێر دەسەڵاتێکی دیکتاتۆری گەندەڵدا بەڕێ کردووە و زۆربەی زۆری ئەو قانون تعلیماتانەی ئەوەی کە پێشتر ئاسەواریان مایە لەسەر عێراق لەوێ عێراق بە یعنی دەتوانین بڵێن عێراق دەوڵەتێکە بەڵام بێ حکومەت دەتوانین بڵێن عێراق دەوڵەتێکە بێ دەسەڵاتی دادوەری یعنی ئەوە ئێستا جێمان لە سەرۆکی دەستەی نەزای عێراقی بوو کە دەسەڵاتی دادوەری خۆی لە ژێر پرسیارە لە عێراق. یەک لە نۆعە فەسادە ینی دژە خاوێنی و نەزاهەتەکان لە دنیادا بەربڵاوە کە مەترسێکی زۆری هەیە لەگەڵ کە لە هەموو ڕێکخراوەکانی بەرەنگاربوونەوەی گەندەڵی باس دەکرێت ئەوەیە کە بتوانی کۆمەڵک گەندەڵی وەهمی گچکە پیشانی خەڵک بدەیلەوەی کە چاو و دەستگای ئەعلامی لەسەر گەندەڵی گەورەدا بشاردرێتەوە. عێراق بەدەست کۆمەڵک گەندەڵی زۆر گەورە دەناڵێنین کەەوە دەبین کە بە ملیارەها دلار دەخەمنێنێت لە عێراق ساڵانە پارەکە وجودی نامینە لە عێراق وەکو دزی سەدا وەکو ئەو گەندەڵی کە ئێستا لە سکەی حەدیددا ئێستا باس دەکرێت لە عێراق کە نزیک دەبێت لە 22 میلیارد دلار لەپاڵ ئەوانە ئاشکراکردنی کۆمەڵک گەندەڵی یان کۆمەڵک لە درانە دادگای بچووک ئەوە بریتە لە خۆی جۆرێکە لە گەندەڵی خۆی جۆرێکە لە ئەوە تێوەگڵانی ئەو موەسساتانەیە لە گەندەڵی لە عێراق جیاوازیە لەگە هەرێمی کوردستان لە سەردەمی کابینەی نوێ دەستەی نەزاها ڕقابەی مالی هەموو دەسەڵاتانەی کە بەرەنگاری گەندەڵی بنون لە حکوومەتی هەرێمی کوردستان بە سەرۆکایەتی کاک مەسرور بارزانی بریتی بوو لەوەی کە
سەدەکدا بنرێت لەوەی کە ئەوەی کە کرا جارێککە نەکرێت خواستی گەندەڵی زۆر لە نێوان گەندەڵکاران هیچ کەسیش دار حەسای موسای پێ نییە لەوەی کە دێ 100% هەموو شتەکان بگۆڕی بەڵام دەکرێتەوەی کە پێشتر کرایە لێ نەگەڕێ بکرێت ئەو قۆناغانەی کە مؤسسات لە هەرێمی کوردستاندا بەرەنگاری بنیۆبرتی بۆ دوو قۆناغێک ئەوەیە کە ئەو گەندەڵیانەی کە پێشتر کرابوون لە مەحاکم و دادگاکاندا یەکلا بکرێتەوە ئەوش بوو کە دەدەستەی نەزەها ڕاستە دادگای تایبەت بە کەیسی گەندەڵیمان نیە بەڵام حاکمی تایبەت بە کەیسە گەندەڵەکانمان هەیە و ئەکتیڤن و ڕقابەیان زۆر باشە کۆمەڵە کەیسەوەی کە لە ماوەیەکی زۆر نزیکدا یەکلاکرانەوە و قۆناغی دانرێک لەوانە استراتیجەتی بەرەنگاربوونەوەی گەندەڵی بوو لەوەی کە ئەو قانون و تعلیماتانەی کە خزمەت بە گەندەڵیکەن ڕێگریان لێ بکریان کۆتایان پێبێنرێت و ئەو قانون و تعلیماتانە ئەبدەیت بکرێتەوە لەوەی لەژێر ڕۆشنایی کۆمەڵک لە پێوەرە وردبینە نێودەوڵەتیەکان لەوەی کە نەتواندرێت گەندەڵکاران پەنابدارێککە بەرنەوە بەرگەندەڵی ینی سەدیان بکرێتن. باشە دکتۆر گەورەترین گەندەڵی لە چ کەرتی یاخود لە چ لایەنێکەوە کرێت لە عێراقا؟ خۆی عێراق ئەوە ماوانەوەی پێشترە ینی سەردەمی سەدام حوسێنە لەبەرەوەی کە وەکو هێزێکی دیکتاتۆری لەژێر کۆمەڵگەی نێودەوڵەتی کە ئەو بانقا حکومیانەی کە هەیە بوون عقوبەدران لە عێراق هەموو گەندەڵەکانی گەورە کە نزیک دەبێتەوە ملیارە دلار هەموو لە ڕێی بانقەکانەوە دەکرێت ئەوەش کە دیتمان لە نزیکی دزی سەدا لەو پرۆتۆکۆل و عقدە گەورانەی عیملاقانێک کە لەگەڵ شەریکاتی گەورە دەکرێت هەموو لە ڕێگای بانقەکانەوە دەکرێت لۆ چکە پارە بردنە دەرەوە یان ئەو دزیە گەورە گەندەڵیانە برتیە لە پارە بردنە دەرەوە زیاتر یان برتیە لە غەسیل ئەموال زیاتر یان شاردنەوەی یان وەهمی کۆمەڵک لە پرۆژە گەورە زەبەلاحەکانەوە لێە کردی بانقی لە عێراق بە گەندەڵێکی گەورە دەناڵێنیت ینی ئەوەیە کە دەبینین مەسەرەن بانقی فیدرالی لە ئەمریکا یعنی تقریبا لەو ساڵانە تا نزیک بۆ لە 20 بانق لەژێر سزادا بڵێ دوو بانقی گەورەی بانقی ڕەشید و ڕافینی تا ئێستا لەژێر سزای نێودەوڵەتیدان ئەوەیە کە تەنسیقیان کردێ لەگەڵ یەک لە دوو کۆمپانیا کە وەکو کیکارت و ئەوانە کە تەنزیمی ئەموری مالیان لەبۆ دەکات تا ئێستاش ئەوانە سزادراون لۆیە ئەوەی کە عێراق دەیەوێ یان ئەوەی کە گەندەڵکاران لە عێراق دەیانەوێت چونکە بەڕاستی گەندەڵی لە عێراق لە گەندەلی تاک دەرچۆ بوویتە گەندەلی کۆمەڵە کە لەژێر سیستەمە سیاسەکاندا دەکرێت دەبینین هەر کۆمەڵک لە سیاسە علامێکی گەورەی عیملاقیان هەیە کە بەکاری دێنین لە بەرامبەر کۆمەڵک لە خەڵک لەوەی کە تا دەست دەخەنە نێو هەڵبژارنەکان ینی تەسیری کردیتە سەر دیموکراسیەت لە عێراق گەندەڵی ینی دەبینین ئەوەی کە دزی زۆر گەورن ئەوەی کە گەندەڵکاری زۆر گەورن نسبەیەکی زۆر کورسیان هەیە لە پەرلەمان و نسبەیەکی زۆر بەشدارن لە حکومەت لۆیە لە عێراق لە گەندەڵی کەیسی دەرچووە بوویتە کۆمەڵا بوویتە مؤسسات دەبینین مەسەلەن ئەخیر ینی ئەمەی کە ئابووری ناسان تووشی شۆک بووین لەوەی کە زۆرترین گەندەڵی یان زۆرترین غەسیل ئەموال کە دەکرێت لە ڕێی بانقەکانەوە لە ڕێی غەسیل ئەموالەوەی کە پارانە لە ڕێی بە شێوەیەکی یاسایی دەبدێتە دەرەوە ناگەڕێتەوە ینی دیتمان مەسەلەن یەک لە کێشە گەورەکان کە بە عێراق دەناڵێنی بریتیە لە کڕنی عقارات لە دەرێ لە ڕێی گەندەڵکارانەوە بانقی مرکزی لە عێراق ڕێیدا لەوەی کە ئەگەر کەسێک بێ عقار لە دەرێ بکڕی لە ڕێی مەناسە ئەلکترۆنی توانی پارە لە حواڵە بکرێت ینی هەندێک هۆکار و هەندێک لە هەوڵدان و هەندێک لە کاری گەندەڵکاران دەبینی دەبتە ڕێنمایی و دەبتە قانون و لە مؤسساتی تەشریعی لە عێراق دەردەچیت بۆ چەندین هەوڵی دی بەڵێ بەتاکید لەو ئەوەی کە عێراق لە هەرێمی کوردستان جیا دەکاتەوە ڕاستە ئەو تەقیمەی کە ساڵانە ڕێکخراوی شەفافی نێودەوڵەتی دەیکات لە زمانی عێراق هەرێمی کوردستانی شۆ لەگەڵ عێراق حساب دەکرێت هەژمار دەکرێتن دانانی کۆ 100 خاڵ لەوەی کە لە ڕێنیشان دەرەوە تا چەند ئەتوو خاڵەکان لە سفرەوە بەریتە 100 ئەوەندات و لە ڕووی گەندەلیەوەات و هەنگاوت نایە لەوەی کە حارەبەی گەندەڵ و حارەبەی فەساد ببیەوە بەڵام لە حکومەتی هەرێمی کوردستان ئەوە ئێستا دیمان ینی لەوەی کە قسەی سەرۆکی دەستەی نەزای عێراق دەڵێ ئەمە لەوە دەست پێ دەکەین چونکە ئەو حکومەتی هەرێمی کوردستانی دیتیوە لەوەی کە استراتیجیەت و وەربەردی بناغەیەکی زۆر باشی لە ڕووی ئەلکترۆنیەوە لە ڕووی بە دیجیتالکردنی کارتەکانی حکومەتی داناوە لە ڕووی سیستەمی بانقی داناوە لەوەی چونکە ئەو دەزانیتن لە ڕووی علمیەوە و لە ڕووی ئیداریەوە لە ڕووی فەنیە و لە ڕووی مەهنیەوە دەزانی یەک لە خاڵەکانی بەرەنگاربوونەوەی گەندەڵی بریتیە لە بە دیجیتالکردنی کاروباری حکومەت بریتیە لە ڕەبتکردنی نێوان هەژماری بانقی کەسەکان لەگەڵ بەردەوام حکومەتی هەرێمی کوردستان جەختی لێکات بە دیجیتالی بکرێ دکتۆر سپاس دەکەین زۆر سپاس بۆ وردەکاریانە بۆ خستنە ڕوویە و زانیاریانە دکتۆر ڕامیار وەڵزی زۆر سپاس کە لێرە بوویتەوە سپۆڕێکی ئابووری بەخێر هاتن زۆر سپاس.